باوکو دایکت کە ڕەخنە لێ دەگرن وامەزانە ڕقیان لێتە بەخوا ڕقیان لێت نییە کە ڕەخنە لێ دەگرن حەز دەکەن تۆ باشتر بی لە ژیاندا. باوکو دایک کە بە بێدەنگی تەماشات دەکەن بیر لە دوا ڕۆژت دەکەنەوە. بۆیە ئاگادار بە ئەم کلیلە بەکار مەهێنە بۆ ئەوەی دەرگای نەهامەتیەکان لە خۆت بکەیتەوە. عاق للوالدین بەڵایەکی گەورەیە. ئەو کەسانی کەوا دڵی دایک و باوک دەڕەنجێنن تێدا چوون. ئەوە جۆری یەکەم. باوک و دایکی حەزی بە چی بێ ئەو پێچەوانەکەی دەکا. یعنی بڵێ بڕۆ بەم ڕێگایەدا دەزانی ئەم ڕێگای ڕاستەوڵە بەڵام مادام باوکم وای و تۆ دایکم وای و تۆ شەبێ لە ڕقی تۆ بە ڕێگایەکی ترا بڕۆم. ئەوە عقوق الوالدینە. دووەم جۆر يفعل ما يؤمر به ولكن يتبعه بالمن والتأفف فهذا يأثم. باوکو دایکی ئەمری بە چی پێ بکەن ئەوە جێبەجێ دەکا. یعنی چیان پێوت وەڵام بەم ڕێگادا بڕۆڵە بەسەر چاو بەم ڕێگادا دەڕوە. بەڵام کە ئیشەکەی جێبەجێ کرد باوکی دەڵێ کوڕم بچۆ ئەو دوکانە بکەوت لە با بەسەر چاو. دایکی دەڵێ کچەشی نەکەم دەورە خواردنێکمان بۆ ئامادەکەوە دایە بەسەر چاو. ئیشەکەی جێبەجێ کردووە چیان پێوتەوە خۆی دەیکا. بەڵام دوای منەتیان بەسەرا دەکا. باوکە وەڵام من نەبوومایە بەخوا تۆ دەفەوتای. ئەنی منەتکردن بەسەر باوکە منەتکردن بەسەر دایکە والتأفف پرتە و بۆڵە هەز بە بێزاریکردن وەرە هەر فەوتام باوەجان سەیری کوڕی خەڵک کە هەر ڕۆژە سارەیەکی لە ژێرایە کەچی تۆ ئیش بە من دەکەی ناڵی تۆزی ئیسلاحاتێ بکەین ناڵی پشوویەک بدەیت. یعنی بە منەتکردن بە پرتە و بۆڵە ئەوەی کردوویەتی بۆ دایک و باوکی نایڵێ دڵیان ئیسلاحات بکە. ڕاستە ئیشەکەی کردووە بەڵام ناهێڵێ دڵیان ئیسلاحات بکە. ئەمە گوناهبارە. ئەمە قازان سەری مای خوارد.